مسامعكم بعض النقاط المهمة. بایکۆتکردنی دانیشتنی ڕۆژی دووشەممەی پەرلەمان تایبەت باڵبژاردننی سەرۆکۆمار و هەڵپەساردنی سەرجەم گفتوگۆکانی پێگەێنانی حکومەت لەلایەن سەدرەکانەوە عێراقی بەرەو تونێلێکی تاریک یان تاڕادەیەک ناڕوون ئاراستە کردووە و دیار نییە ڕۆژی دووشەممە دانیشتنەکە ئەنجام دەدرێت یاخود عێراق دەکەوێتە بۆشایی دەستوریەوە. تجميد المفاوضات فراکسیۆنی سەدر باڕوونی ڕایگەاندووە لەسەر داوای سەرکردەی ڕەوتەکەیان بایکۆتی دانیشتنی تایبەت بە هەڵبژاردنی سەرۆکۆمار دەکەن و سەرجەم گفتوگۆکانی پێگەێنانی حکومەتیش تا کاتێکی نادیار هەڵدەبەسێرن. ئەمە لە کاتێکدا بەپێی دەستور دەبێت ڕۆژی دووشەممە 7 شوباتی 2022 سەرۆکۆماری نوێ هەڵبژێردرێت یاخود دیسانەوە دەنگ بە بەرهەم ساڵح بۆ خولی دووەم بدرێتەوە. علی تەمیمی شارەزای دەستوری دەڵێت ئەگەر سەدرەکانیش کە 74 ئەندامیان هەیە بایکۆتی دانیشتنەکەی ڕۆژی دووشەممە بکەن بەڵام فراکسیۆن و هاوپەیمانەکانی دیکە بەشداری بکەن ئەوە دانیشتنەکە ئەنجام دەدرێت و ڕێژەی یاسایی تەواو دەبێت چونکە 255 ئەندامی دیکە بەشدار دەبن لە کاتێکدا کۆی ئەندامانی پەرلەمان 329 ئەندام و ڕێژەی یاسایی بە 220 ئەندام تەواو دەبێت. هەرچەندە بە پێی ڕای چاودێران ئەستەمە دانیشتنی ڕۆژی دووشەممەی تایبەت باڵبژاردننی سەرۆک کۆمار ئەنجام بدرێت چونکە لەلایەن سەدرەوە کە هاوپەیمانە پشتبەسراوەکەی پارتی دیموکراتی کوردستانە بایکۆتی دانیشتنەکە دەکرێت. ئەستەمە پارتیش بەبێ ئامادەبوونی کوتلەی سەدریکە خاوەنی 74 ئەندامی پەرلەمانە ڕسک بە کاندیدەکەیەوە بکات بۆ پۆستی سەرۆک کۆمار کە هۆشیار زێباریە. لەلایەکی دیکەشەوە مەشعان جبوری سەرکردە لە هاوپەیمانی سیادەی سونەکان لە پاش بڕیارەکەی کوتلەی سەدر بە بایکۆتکردنی دانیشتنی پەرلەمانی تایبەت باڵبژاردنی سەرۆک کۆمار ڕایگەاندووە. بە گریمانەی زۆرەوە هاوپەیمانی سونەکان بە ناوی سیادە و هاوکات پارتی دیموکراتی کوردستانیش ناچینە دانیشتنی ڕۆژی دووشەممەی تایبەت باڵبژاردنی سەرۆک کۆمار. جبوری لە تویتێکدا ڕایگەاندووە بە ئامادەنەبوونی هاوپەیمانی سیادە و پارتی و سەدرەکان دانیشتنەکە ئەنجام نادرێت و ڕێژەی یاسایی تەواو نابێت. لە کامیشدا بۆشایی یاسایی دروست دەبێت کە حاڵەتی وا لە عێراقدا پێشینەی نەبووە. هەروەها علی تەمیمی شارەزای دەستوری دەڵێت ئەگەر ڕۆژی دووشەممە دانیشتنەکە ئەنجام نەدرا بەهۆی تەواونەبوونی ڕێژەی یاساییەوە ئەوە بەپێی مادەی 72 دەستوری عێراقی بەرهەم ساڵح وەک سەرۆکی کاربڕێکەر لە پۆستەکەی بەردەوام دەبێت. بەردەوامبوونی بەرهەم ساڵحیش لە پۆستەکەی پێشێلکردنی مادە دەستوریەکانە. بەپێی دەستوری عێراقی پێویستە دوو لە سەرسەی کۆی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە 220 ئەندام لە دانیشتنی تایبەت باڵبژاردنی سەرۆک کۆمار ئامادەییان هەبێت. هاوکات پێویستە لە خولی یەکەمدا کاندیدی سەرۆک کۆمار دوو لە سەرسەی دەنگی ئامادەبوانی دانیشتنەکە بەدەست بێنێت. ئەگەر هیچ کاندیدێک ئەو ڕێژە دەنگەی بەدەست نێنا ئەوە دوو کاندید کە زۆرترین دەنگیان بەدەستێناوە دەچنە خولی دووەمی هەڵبژاردنە و لە خولی دووەمیشدا کاندیدی سەرۆک کۆمار بە دەنگی نیوە کۆ یەک دەبێتە سەرۆک کۆمار.